میوانەکەم عومەر بەرزەنجی بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق بە شوێی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان دەبێت گفتوگوی زیاتری لەگەڵ دەکەین لەبارەی دوایین پێشاتەکان پەیوەست بە ڕۆژی ئێستای عێراق و پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقی. کاگۆمارم کاتەوە باش، سپاس بۆ ئامادەبوونی جنابتان. دەستپێک دەمەوێت پێمان بڵێیت کە پێشاتەکان لە ئێستادا لە عێراق چیمان پێ دەڵێن لەبارەی پرسی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقی یاخود هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق. ئەم خۆپیشاندانانە پێتان وایە تاکەی بەردەوام دەبێت؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سوپاستانەکەم جەنابتان بۆ ئەم چاوپێکەوتنە. لە ڕاستیە ئێمە هەموو ئەزانین لە ساڵی پارەوە لە دەی 2021ەوە هەڵبژاردن کراوە و ئەندامانی نوێنەری پەرلەمانی عێراق دیاری کراون، بەڵام دوای هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئەو مەرحەلانەی تر نەچۆتە پێشەوە. ئێمە ئەزانین هەنگاوەکان دوای ئەوە ئەوایە سەرۆک کۆمار هەڵبژێردرایە، ئەمجا سەرۆک کۆماریش تەکلیفی لە سەرۆک وەزیران کردایە. ئێمە سێ مکەوینی سەرەکیمان هەیە کە مکەوینی برایانی شیعە و برایانی سونی و مکەوینی کوردی کە ئێمەین. مکەوینی برایانی شیعە زیاتر کێشیان هەیە و گرێکۆرەکە لای ئەوانەوەیە. ئەوان لەبەرەوەی دوو بۆچووری جیای گەورەیان هەیە تا ئێستا بۆ بە هۆی ئەوەی کە کارەکان نەچێتە پێشەوە. لەوانەیە وا ببینرێت کە کێشەی هەڵبژاردننی سەرۆک کۆماریش کێشەیەکە. لە ڕاستیە سەرۆک کۆمار هەڵیش ببژێردرێت کە نەزانێت تەکلیفی کێ بکا بۆ سەرۆک وەزیران. هەردووبارە کێشەیە، لەبەرەوە پێم وایە گرێکۆرەکە لە لای برایانی مکەوینی شیعەیە، نە لە لای مکەوینی سونیە، نە لە لای مکەوینی کوردە. و کورد لەو باوەڕێیان مەگەر بزانێت کەسێک ئامادە بووە بۆ سەرۆک وەزیران، سەرکردایەتی کورد دەتوانێت بگا بە ئەنجامێک، هەرچەند ئەوانیش تا ئێستا نەگەشتون بە ئەنجامێک. طبعاً جەنابتان ئەزانن کە من یەکێکم لە کاندیدەکان بۆ سەرۆک کۆماری عێراق. من خۆم کاندید کردووە وەکو کاندیدێکی تەسویە، هەر ئەوەشم بڵاو کردەوە کە کاتێک کە یەکێتی و پارتی ئەگەر بێت و کەسێک هەڵبژێرن من ئینسیحابەکەم، یان ئەگەر بە دوو کاندید بچنە ناو پەرلەمانەوە دووبارە من پاشەکشەکەم و من بەردەوام نابم، چونکە بۆ ئەوە نەهاتووم مونافەسەی دوولایانی گەورەی کوردستان بکەم، بەڵام هاتووم ئەگەر کلیلێک لە لای من دەست بکەوێت، چونکە لە لای من بوون بە سەرۆک کۆمار ئامانج نییە، بەلای منەوە وەسیلەیە کە پێم وایە ئەتوانم بەو کارە هەستم پێویست بوو ئەم ڕوونکردنەوەی بەم لە سەرەتای ئەم چاوپێکەوتنە. ئێستا دیارە وەزعەکە زۆر موعقەد بووە لەم دواییە. هیوادارین کە ئەمە تەنها ممارەسەیەکی دیموکراسی بێ، ئەمە تەنها بۆ ئەوە بێ کە هەموو لایەنەکان جۆرە یەکتر بگرن و بگەن بە ئەنجامێک، چونکە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ شتی تازەیەتە پێشەوە و گرێکۆرەکە بەهێزتر ئەبێ. ئەوەی کە هەیە ئێستا برایانی سەدری داوای واکەن کە پەرلەمان هەڵوەشێتەوە، ئەمەش ئالیاتێکی زۆری ئەوێ لایەنی تریش بیر لەواکەنەوە کە ئەبێ پەرلەمان خۆی دانیشێ، ئەم بڕیارە پەرلەمان بیە، لەبەرەوە دوو بۆچوونی جیایە. لەوانەیە لە نەتیجە باشە، ینی کاک عومەر پەرلەمان بەم دۆخەی ئێستا توانێت دانیشتنی خۆی بکات، چونکە ئێستا ینی باس لەوە دەکرێت کە شیعە لە چەند چۆچەوەی هەمانگی یاخود بڵێن لە چەند ڕۆژی ڕابردوودا باسی لەوە دەکرێت کە دەبێت پەرلەمان سەرۆک کۆمار هەڵبژێرێت بۆ ئەوەیش لە ڕێگەی ئەوەوە پرۆسەی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقی دەست پێ بکات. پەرلەمان دەم دۆخی ئێستاوە دەتوانێت دانیشتنی خۆی بکات؟ لەناو بینای پەرلەمانە ناتوانێت، بەڵام مەرج نییە هەر لەوێ بیکا. پەرلەمان ئەندامەکان گرنگن لە هەر شوێنێکی عێراق ئاتوانن دانیشتن بکەن بۆ ئەوەی کە دانیشتەکان بەردەوام بێ. مەرج نییە تەنها لە بینای پەرلەمان نابێ، بەڵێ باشتر ئەوەیە لە جێگەی خۆیان نابن، بەڵام ئەگەر هاتوو مشکلە دروست بوو لەو ڕۆوە مەجای ئەوە هەیە و دانیشتنە شوێنی کە بکرێ، بەڵام هیوادارم هەچی ئەکرێ بە تەفاهم بکرێ بۆ ئەوەی نەبێ بە مەسەلەیەک ڕۆژ بە ڕۆژ زیاتر برینەکان قوڵ بێتەوە و لە هیوادارم بە هیچ جۆرێک شتێک ڕوونەیە کە ناوی پێکدادان بێ، هەمووی لە ناو بازنەی دیموکراسیا جێی بێتەوە. باشە کاک عومەر، ینی پێشنیاز کراوە کە دانیشتنی پەرلەمانی عێراق
لە هەولێر لە یەکێک لە باڵەخانەکان لە هەولێر ئەنجام بدرێت، یعنی ئەم پێشنیازە سەردەگرێت تا چەند ئەگەری هەیە کە لە دەروی پەرلەمانی عێراق لە بینایەکی دیکە بۆ نمونە لە هەرێمی کوردستان دانیشتنی پەرلەمان ساز بکرێت. لە هەر شوێنێکی عێراقا بێ مادام لە ناو سنووری عێراقایە لە ڕووی یاساییەوە هیچ کێشەیەکی نییە و ئەگەر بگەن بەو ئەنجامە، بەڵام هیوادارین هەموو شتێک هەوڵ بیرێ بە تەفاهمات بکرێ، بە دانیشتن بکرێ، بە گفتوگۆ بکرێ، چونکە زۆر جار تۆ حەلێکە دۆزیتەوە لە شوێنێکەوە حەلە لە شوێنێکی ترەوە هەمان حەل ئەبێ بە مشکلە. تەشخیصکردنی مشکلەکان گرنگە بۆ ئەوەی هەر شتێکەکەی بە ئەنجامی باش بێ. باشە، ینی دەمانگە شیعە ئەو دابەشبوونەی کە لە نێو شیعەدا هەبوو کاک عومەر، ینی دەمانگە نەیانتوانی چارەسەری بکەن نە چوارچێوەی هەمانگی نە پەرلەمانتارانی سەدر نەیانتوانی یاخود با بڵێن ڕەوتی سەدر نەیتوانی لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی ڕێکەوتن بکات و حکوومەت پێک بێنن تا دوجار مقتەدا سەدر کشایەوە. یعنی ئێستا مقتەدا سەدر بە 7 کورسیەوە کە کشایەوە لە پەرلەمان ڕازیە بێت بەوەی چوارچێوەی هەماهەنگی حکوومەت پێک بێنێ، ینی ئەوە پرسیارە لای خەڵک. خۆی معلومە ڕازی نییە، بەڵام ئەم شتانە سیاست ئەوەی شتێکی داخراوی نهاییتیان نییە، قابلی ئەوەیە معادلاتی تر بێتە وەزعەکەوە شێوازێک لە شێوازی گفتوگۆ و دانیشتن بکرێ لە هەمەهانگیە کەسانێک هەن پەیوەندەکانیان باشترە لەگەڵ جەماعەتی سەید موقتەدایە کە بتوانن دابنیشن، چونکە ئێستا یەکێک لە گرفتەکان ئەوەیە کە ناتوانن بەیەکەوە دابنیشن گفتوگۆ بکەن، مۆزوعەکەیان هێناوەتە ناو خەڵک و مزاهرات، هەردوو لاشیان مزاهرە ئەکەن، هەرێکەی مبەڕری خۆی هەیە، لەبەر ئەوە هەر ئەبێ ڕێگایەک بدۆزرێتەوە خەڵکی دڵسۆز بێنە بینەوە. من پێم وایە کوردیش و سونەش لەبەرەوەی ئەساسی کێشەکە نین، توانای ئەویان هەیە مبادراتیان هەبێ و تەسیریان هەبێ لەسەر هەردوو لا بۆی ئەم دۆخە چاک بێتەوە و ڕەنگە خەڵکی تریش زۆر هەبن بتوانن دەور ببینن. وەزع کێشەکان هەرچەند قوڵە، بەڵام خۆشبەختانە هیچ پێکدادانێک دروست نەبووە و هەموو لایەنەکان لەسەر ئەوەن کە هەرچیەکیان کردووە ئەم مەسەلەیە بە شەڕ و پێکدادان بەرەو ئەوە نەڕوا، هەر لە ناو بازنەی دیموکراسیا بێ بڵێن و نەڵێن ئەمە کێشەیەکی گەورەیە و ئەمە دواکەوتنێکە لە جێبەجێکردنی شتەکان و عێراق لە هەموو ڕێکەوە معەتەڵ بووە. یعنی ئێستا نە میزانیە هەیە، نە زۆر شت هەیە وەستاوە لەسەر حکوومەتی تازە، حەقی هەیە هەموو لایەک زۆر بە مەسئولیەتەوە بیر لەوە بکەنەوە. یعنی هەموو کەسێک بیری بۆ حەلێک ئەچێ، حەل هەر ئەوەیە کە ئێستا خێرا پرۆسەکە تەواو ببی و حکوومەتێک دامەزرێ، ئەو کاتە هەموو ئیتیفاق لەسەرەوە بکەن، ئەو حکوومەتە بچێ بەرەو ئینتیخاباتێکی تازە. بەڵام شت زۆر هەیە وەستاول بێ ئەوانە باش، ینی لەسەر ئینتیخاباتی تازای کاک عومەر زۆر گەورەیە. باس لە ئینتیخاباتێکی نوێ کرد، ینی ئێستا لە ئەنگرانی سەدر دەڵێن دەبێت هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێ، لەلایەکی دیکە و دادگای باڵای فدرالی عێراق یاخود با بڵێن محکەمەی اتحادی یاسای هەڵبژاردننی سڕ کردووە و بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن ینی کۆمیسیۆن دەبێت پەرلەمان کۆ ببێتەوە، یعنی و سەدر خۆی لە نێو پەرلەماندا نییە، چۆرچەوەی هەماهەنگی یاخود لایەنەکانی دیکە دەتوانن داواخوازیەکانی سەدر لە یاسای هەڵبژاردنە جێ بکەنەوە. ئەمە قورس نابێت؟ خۆی شتێک نییە، یعنی یا ئابێ یا بەڵێ بێ یان نەخێر بێ، ینی شتێکە لەو بەینا ئەکرێ هەردوو بۆچوونەکە کۆ بکرێتەوە. جارێ ئێستا حکوومەتەکە دامەزرێ، ئەو حکوومەتە بەرەو ئەوە بڕواکە مادام خەڵکێکی زۆر ئەویانەوێت کە ئینتیخابات خۆ لایەنی بەرامبەریش نەیوتوە ئینتیخابات دووبارە ناکەینەوە، وای نەوتووە، بەس ئەڵێ بە ئالیاتی خۆی، چونکە ئینتیخابات کێ بیکاتەوە، ئینتیخابات کێ بڕیاری لەسەر با ئەبێ حکوومەت هەبێ. یعنی ئەم مەسەلەیە لە شەو ڕۆژێکا ناکرێ، ئالیاتی زۆرە، لەبەرەوە بە دڵنیایی ئەبێ حکوومەتێکی تازە هەبێ، سەرۆک کۆمار و سەرۆکی وەزیران تا بڕیاری بن و شمەرجنیە ڕەفزیان کردبێ بڵێن ئێمە ئەمە ناکەین، بەڵام نابێ بەبێ ئالیەت و ئەمەم وەختی ئەوێ، ئەمە شتێک نییە بە هەفتەیەک بکرێ. وا ئەزانم یعنی هەر ئەبێ دانیشن بە یەکەوە و لە یەک تێ بگەن و هەردوو لا تەنازولاتیان هەبێ، مەبەستم هەردوو لایەنی برایانی شیعە بۆ ئەوەی بگەن بە ئەنجامێ، هەتا ئەوانیش
کەسێک دیاری نەکەن بۆ سەرۆک وەزیران ئێستا تۆ سەرۆک کۆماریش بێنی ئەبێ بڵێ تەکلیفی فڵان کەس کە مودەیەکی زەمەنی هەیە ئێمە تەجاوزی ماوە دەستوریەکانمان کردووە ئەوێ جارێکی کەس دووبارە بچینەوە هەمان تەجاوزاتەوە شتەکە زۆر خراپ و بێتامە بێ لەبەر ئەوەی ئەو برایانی سەدریش ئایانەوێ بەو شێوەیە کە ئەوان ئایانەوێ زۆر دوورە لەوەی کە بکرێ ینی داوای شتی مستەحیل نابێ بکرێ لە سیاسەتا بەڵام ئەکرێ داواکەی ئەوانیش جێبەجێ بکرێ بەڵام لە ڕێگا و شوێنی خۆی و طبیعیە بە حکوومەتێکی تازە باشە داوای کێ مستەحیلە کاگە عومەر ئاوا نابێ داوای سەدرەکان مستەحیلە یاخودەوەی چۆرچەوەی هەماهنگی داوایە کات داوای ئەوە مستەحیلە تۆ بڵێ ئێستا نا داوای سەدرەکان ئالیەتەکەی مستەحیلە خۆی مستەحیل نییە ئالیەتەکەی ئەوەی ئێستا تۆ داوای انتخاباتکەی لە کێی داواکەی کێ ئەم بڕیارە بات یعنی ئەبێ ئەو بڕیارەش هەرە بێ پەرلەمان بیە هەرە بێ حکوومەتێکی تازە بیە ئەو پەرلەماندان نەتوانێت دانیشێ ئەم بڕیارەی کێ بیات باشە کاگەمەر من لەم بابەتەیە بۆ چوونی تۆم ئەوێت طبیعیە من لەم بابەتەیە ئەمەوێ بۆ چوونی جەنابتان بزانم لەبارەی پرسی هەڵبژاردننی پێشوەختەوە ینی ئێستا کە سەدر داوای هەڵبژاردننی پێشوەختە ئەکات لە بەرامبەر ئەوەدا چۆرچەوەی هەماهەنگی لەگەڵ سەدرا بینیمان لە هەڵبژاردنەکانی ینی ساڵێک نابێ بەسرم هەڵبژاردنانەدا تێپەڕیوە نزیکی دەمانگ دەبێت کە هەڵبژاردنەکان ئەنجام دراون ینی هەریەکە لە سەدر و لە چۆرچەوەی هەماهەنگیش حجم و قەباری خۆیان ئەزانن لەسەر ئاستی عێراق ئەنی جیاوازی دەنگەکانیان بە نزیکەی 50,000 دەنگە ئەگەر زیاد بکایان کەم نەکا کەواتە ئەگەر هەڵبژاردنیش بکرێتەوە ئەنجامەکانی زانراو نابێت لە ئێستەوە ینی ئێمە ئەنجامەکانی هەموو تەکەهوناتە ئەکرێ بەڵام مادام کۆمەڵێکی خەڵکی زۆر هاتوون خۆپشاندان ئەکەن ناکرێ پشتگوێ بخرێ داواکەیان ئەم خۆپشاندانە زۆر گەورەیە ئەبێ ڕێگە و شوێنی بۆ دانرێ کە چۆن حەل ئەکرێ ئیتر ئەنجامەکانی لەوانەیە هەر کەسێک کە داوای هەڵوەشانەوەکە لەوانەیە زەرەریشی بێت مەرج نییە ئەم شتانە ناتوانانی تۆ نەتیجەکەی لە 100% بزانی بەڵام ئیتر بۆ بە حاڵەتێک کە داوایان هەیە و بەرامبەرەکانیش نەیان و تۆ نەخێر نەیان و تۆ ئێمە هین ناکەین یان هەڵبژاردن ناکەین باشە بەڵام یعنی خۆپشاندەرانیش کاگەڵیاتی خۆی بکرێ خۆپشاندەرانیش دابەش بوون هەروەک چۆن هێزە سیاسیەکان لە ناو خۆیاندا دابش بوون خۆپشاندەرانیش دابش بوون بەشێکی داوای هەڵوەشانەوە و هەڵبژاردننی پێشوەختە ئەکا لە لایەکی دیکە و بەشێکی دیکە داوای پێگەرچی زۆر پێکەنانی حکومە دەکە ئەی لەم نێوەندەیە یعنی چیەکەن بۆ ڕازیکردنی هەردوولا جەمعی ئەمە ئەوەیە جەمعی کۆکردنەوەی ئەم دوو داوایە بە یەک داوا ئەوەیە بەوان بووترێ باشە بەسەر چاو هەڵبژاردن دووباراکەینەوە بەڵام نابێت بڵێ ئێستا ینی ئەبێ ڕێوجێی هەبێ ئەبێ مەجال بێ ئالیەتەکان بەکاربێنرێ بۆ ئەوشتا تۆ ئێستا لە شارێکی بە کەسێکی کاڵی ئەمێ بێی بۆ ئێرە خۆ ئەبێ بە سارێ بە تارێ بە شتێک بێت تۆ خۆ یەکسەر نافڕێ بگاتە ئێ بە دەقەیەک ینی ئەم مەسلەیە جێبەجێ ناکرێ بەبێ ئالیات باشە طرفی ئەو لا نەیوتۆ ئێمە ئەمە ناکەین بەڵام ئەمانیش نابێ بڵێن ئێستا بیکەین آخر ئێستا چۆنی ئەەکەی کێ ئەیکا ئەبێ بەڵام سەدرریەکان لە کاندیدەکەی چوارچێوەی هەماهەنگیش ناڕازین و تەنانەت بەشێک لە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگیش ناڕازین و تەنانەت پشتیوانی خۆشیان بۆ داوای خۆپشاندەرانی سەدر خستەڕ و تر ئاوایە طبیعەتی وڵاتەکە لەبەر ئەوە ئەبێ ئەوانیش مراعاتی لایەنی بەرامبەر بکەن بۆ هەڵبژاردننی کەسێک بۆ سەرۆک وەزیران کە هەردوو لا پێی ڕازی بن چونکە ئەمانە هەردوو لایەن یەک مکەوینن ینی هەردوو لایەن مکەوینی شیعەن ئەتوانن کەسێک بێنن کە لە ڕەزامەندی هەردوو لایەنە بێ ئەمە شتێکی مستەحیل نییە ئەگەر گرێکوێرەکە لەوێ بێ ئەوە قابلی حەلە نابێ لەسەر ئەوە بووە ستێشتەکە هەرچەندە هەمووشیان ئەزانن کە ئەو پیاوە جەنابی محەممەد شیع سوودانی پیاوێکی بەڕێزە مەسەلە لەسەر ئەوە نییە لەسەر ڕێز و لەسەر توانە لەسەر ئەوەیە کە تەرەفەکەی تر ئەیانەوە کەسێکی وابێ بە ڕەزامەندی ئەوان ئیلا ئەبێ کەسێک دۆزنەوە هەردوو لایەن پێی ڕازی بن و بێتە پێشەوە ئەوەش کلیلێکە بۆ حەلکردنی کێشەکە.
باشە کاک عومەر جیا لە بابەتی عێراق دەمەوێت لەبارەی ڕێکەوتنی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە پەیوەست بە پرسی سەر و کۆماری یانی لە ماوەی ڕابردوودا ناکۆکی هەبوو لە نێوان یەکێتی و پارتیە پەیوەست بەو بابەتەوە و جەنابیش لە دەستپێکی قسەکان تا ئاماژەت بۆەوە کرد کە ئێوەش خۆتان کاندیدن بۆ پۆستی سەر و کۆمار تا ئێستا هیچ ڕێکەوتنێک ڕوویاوە لە نێوان یەکێتی و پارتیە وەندەی ئێوە ئاگادار بن بۆ مەبەستە بە پێی زانیاری من تا ئێستا هیچ ڕێکەوتنێک ڕووی نەیاوە من دووبارەی ئەەکەمەوە پێم وایە ئەوان ئەگەر مکەوینی برایانی شیعە کەسێکی ئامادەکراویان هەبوایە بۆ سەرۆک وەزیران بەبێ مشکلە یعنی هەردوو هەمولاکان لەسەری ڕازی بن ئیتر لەوە زیاتر سەرکردایەتی کورد نابێ بە هۆی دواخستن و ئەگەن بە نەتیجەیەک هەر نەتیجەیەک بێ خۆ من ناتوانم ێستا بڵێم نەتیجەکە چییە بەڵام ئەبێ بگەن بە نەتیجەیەک چونکە کورد هیچ کاتێک ڕازی نابێ کورد ببێ بە سەبەبی ڕاگرتنی پرۆسەی سیاسی عێراق بەڵام کورد ئەزانێ کە لە شوێنێکی کەوە گرێکیۆرە هەیە بۆیە ئەتوانێت بە سەبر بیکا و پەلە نەکاو لەسەر ڕێی خۆی مووسڕ بێ هەر لایەنێک بەڵام کەزانیان گەشتە ئەوەی کە ئەبێ بڕیارێک بن من دڵنیان بڕیارێکیان پێ ئەیرێ دەو کاتە باشە هیچ داوا لە ئێوە کراوە ببن بە کاندیدی هاوبەشی کورد بۆ پۆستی سەر و کۆمار ناتوانم بڵێم هیچ داوایەک لە ئێمە کراوە منیش جارێەوە پێم وایە ئەبێ ئەوان لێ ببنەوە لەوەی کە ئەتوانن کاندیدەکانی خۆیان دابنێن ئەو کاتە ئێمەش پیرۆزباییان لێ بکەین بەڵام ئەگەر ئەوانیش گەشتنە ئەو نەتیجەیە کە ئەوە مستەحیلە و پرۆسەی عێراق ئەوەستێ لەسەر ئەوەی کە ئەوان ئەو بڕیاریان بۆ نایرێ ئەو کاتە ئەوان بڕیاریان بۆ ئەیرێ و ڕەنگە چەند کاندیدێک هەبێ وەکو ئەوەی کە بکرێ بە کاندیدێکی وەسەد بۆ هەمولا من بە تەنها نەبم ئەو کاتە بە دڵنیایی هەردوو لا دیراسەیەکەن و هەر کەس ئەکەوێتە ژێر دیراسەوە لەوانەیە کەسێک لەم کەسانەی کە وەکو تەسویە اختیار بکرێ و لێرەوە دڵنیاتانەکەم هەر کەسێک اختیار کرایەکەم پیرۆزبایی من بۆ ێنێرم ئەگەر من نەبووم کەواتە کاندیدی هاوبەش هەیە فی حال ئەگەر ڕێنەکەوتن بە دڵنیاییەوە هەیە بە دڵنیاییەوە هەیە یعنی من قسەیەکەکەم لەو باوەڕێم ئەگەر ئەو بە ڕێزانەی کەش قسە بکەن هەر ڕەنگە شتێکی و نزیک لەو قسانی من بکەن بە دڵنیاییەوە من مەسەرەن کە کاندیدم لە خۆم ڕابینم کە سەیری هەموو پێکهاتەکانی عێراق وەکو یەک بکەم سیادەی عێراق ڕابگرم دەنگی ناوی کورد بەرز ڕابگرم ئەو مێژووە چەند ساڵەی کە من تایە اختیار ئەکرێم مێژوویەکی وابێ کە کورد هیچ کاتێک لەی پەشیمان نەبێ کە ڕۆڵەیەکی ناردۆ بۆ ئەو کارە بە باشی تەمسیلی کورد بکە و لە هەمان کاتا سەرۆکایەتی عێراق بکە سیادەی عێراق بپارێزێ پارێزەری دەستور بێ و ناوێکی جوان بێ لە هەموو جیهانە چونکە سەرۆک کۆمار بەوەی خەڵک لایوانە بێ کە شوێنێکی کەمە سەرۆک کۆمار واجهەی ژمارە یەکە لە هەموو دنیاە لە هەموو لوتکەکانی دنیاە و ئەگەر لە مەسەلەی سەلاحیاتە شەریک بێ لە مەجلیسی تەنفیزیە لەگەڵ سەرۆک وەزیرانە بەڵام کلیلێکی زۆر گەورەیە لوتکەی حکمە لە ڕووی تەمسیلی عێراقەوە لە بەردەمی هەموو دنیاە لەگەڵ ناو سەرۆکەکانی هەموو جیهانە لەبەر ئەوە کورد بەختەوەرە بەوەی کە سەرۆک کۆمار بۆ کورد دانراوە ئەمە قەت بە کەمی نەزانین ئەمە تەمسیلێکی زۆر گەورەیە کەی ئێمەشتیوامان بە خۆمانەوە بینیوە لە هیچ کات زمانێکە کە کورد ئەوەندە پێگەکەی گەورە بێ ئەمە هەڵبەتە ئاگەڕێتەوە بۆ بەڕاستی ئەبێ ئێمە لێرە سوپاسی زۆری کورد و خەباتی کورد و پێشمەرگە و شەهیدان و هەموو ئەو کەسانەی کە هەوڵیان نابۆیە لێرەوە داواکەم مافیان زۆر پارێزراو بێ دڵیان ڕاگیرێ و کەسانەی کە بە خوێن و جوهد و توانا و هەوڵی خۆیان ساڵانێک خەباتیان کرد ئەم ڕۆژیان بەدەستێناوە ئەمڕۆ هەر شتێک کورد بەدەستی هێنا بێ لە عێراقا بە خەباتی ئەوانە بە خەباتی شەهیدانە بە خەباتی پێشمەرگەیە بە خەباتی ئەو کەسانەیە کە عەرەقیان ڕشت بە خەباتی زیندانە سیاسیەکانە من فەخرەکەم بەوەی کەسێک بووم لە زیندانانی سیاسی ڕۆژە لە ڕۆژان بەو ڕژێمە موتووە بۆیە زیندان کراوم لە کاتێکا کە عمرم 21 ساڵ بووە
بەقسەکان تا وا دەردەکەوێت یەکێک بی لە کاندیدا هاوبەشەکانی یەکێتی و پارتی بۆ پۆستی سەر کۆمار. وڵی تر ئەوەنەی لەسەر منە من تەقدیمم کردووە لەم ڕۆژانە لەگەڵ جەنابی کاک حاکم ڕزگارە کە ئێمە زۆر دۆستین زۆر ڕفاقەتمان هەیە محامی بووین بە یەکەوە دوای جەنابی بوو بە حاکم و منیش بووم بە سەفیر و وەکیل وەزیری خارجیە و ئاوا زۆر قسەمان کرد بە یەکەوە یعنی هەردووکمان هیوای باشمان بۆ یەکتر خواست چونکە هیچ یەکێک لە ئێمە سەرۆک کۆماری ئامانج نییە بەلامانەوە وەسیلەیەکە بۆ خزمەت وەسیلەیەکە بۆ ئیسپاتی کەین کە ئێمە ئەتوانین خزمەتی خاک و نیشتیمان و وڵاتەکەی خۆمان بکەین تەمسیلێکی جوانی کورد و کوردستان بکەین و من دڵنیام جەنابی کاک دکتۆر لەتیفیش هەر هەمان شتە من ئەگەر ئیزنم بن ئەو بەڕێز و خۆشەویستانە وەکو تەسویە باسی هەرسێکمان ئەەکەم بە ڕێزەوە و جگەلەوەی کە زۆر بەڕێز و بە تەقدیرەوە باسی جەنابی فەخامەتی سەرۆک دکتۆر بەرهەم و جەنابی کاک ڕێبەریش چونکە من سڵاو و ڕێزم بۆ هەر هەمویان هەیە هەموو کاندیدن ئەو کاتە هەر کەس دیاری کرا بۆ ئەم پۆستە هیوادارم جێ ڕەزامەندی هەمووان بێ و ئەمە نەبێ بە ئامانج ئەمە بێ بە وەسیلەیەک بۆ خزمەتی وڵات و نیشتیمان بۆ تەمسیلی کورد و کوردستان لە ناو عێراقا بۆ تەمسیلی عێراق لە ناو هەموو جیهاندا. باشە کاک عومەر دەمەوێت بێمە هەرێمی کوردستان جەنابچان بریکاری وەزارەتی جەرەوەی عێراقن لە ماوەی ڕابردووشدا بەهۆی ئەو بردومانانەی کە لەلایەن تورکیاوە کرانە سەرخاکی هەرێمی کوردستان لە دوایین بردومانیشدا کە بووە هۆی گیان لە دەستدان و شەیدبوونی ژمارەیەک هاوڵاتی خواروی عێراق کە ئەمەش کاردانەوەی لەسەر ئاسی دەرەوە لێکەوتەوە لەو کۆبوونەوە و دانوستانانەی کە کرا و لەو سەردانانەی کە کرا چی دەوترێت لەبارەی دانانی سنوورێک بۆم بردومانانە هیچی نوێ هەیە لەو بارەیەوە؟ من یەمەوە ئەو کاتێک کە بردومانەکان کرا هەڵبەتە من لە 1/8 گەڕاومەتەوە بەغا من باڵێزی کۆماری عێراق بووم لە قەتەر ئێمە ئیعلانمان کرد بۆ هەموو سەفارەتەکان و هاتن سجلی تەعزیەمان کردەوە لە سەفارەی عێراق لە قەتەر هەروەها وەستانێکمان کرد و من بڵاویشم کردەوە کە دژ بەو کارە بووین و سجلی تەعزیەمان کردەوە و سەفارەتەکان هاتن لە لامان ڕای خۆیان دەربڕی و هەڵبەتە کارێکی زۆر خراپ بوو هیوادارم ئێمە لەگەڵ وڵاتانی دراوسێ باش بتوانین بە یەکەوە بژین بە برایەتی احترام لە یەکتر بگرین و سنووری یەک بپارێزین و سیادە یەک بپارێزین لە مەسلحەتی هیچ لایەکمان نییە تەدەخولی لایەکی تر بکەین پێویستە هەر وڵاتێ سیادەی خۆی هەبێ هەر وڵاتێک گەورەی و وەزعی خۆی هەبێ ئەکرێ برایەتیش بکەین ئەکرێ پەیوەندەکانیشمان خۆش بێ ئەکرێ جۆرەها ئیتیفاقیات لە نێوانمانە ببێ ئەو بوعدانەی کە عێراق هەیەتی بوعدێکی عەرەبی هەیە لەگەڵ هەموو وڵاتانی عەرەبی بوعدێکی هەیە لەگەڵ وڵاتانی ئیقلیمی کە عەرەب نین وەکو تورکیا و ئێران بوعدێکی تری هەیە لەگەڵ وڵاتانی ئیسلامی لە دنیاە بوعدێکی تری هەیە عالەمیە لەگەڵ هەموو وڵاتانی دنیاە عێراق ئێوە پەیوەندەکانی لەگەڵ هەموو دنیاە خۆش بێ سیاسەتی تازەی عێراق لە 2023 بۆ ئێستا نایەوێ تەدەخل لە هیچ شؤونی هیچ وڵاتێکا بکە پێشی قبول نییە کەسیش تەدەخلی بکە ئەمەش حەقی طبیعی ئەم وڵاتەیە عێراق وڵاتێکی خاوەنی مێژوویەکی دوور و درێژ و شارستانیەکی دوور و درێژی زۆرە لە سۆمەریەکانەوە بیگرە کە لەسەر یەکەم وڵاتە کە لەسەر ئەلواحی قوڕ شتی نووسیوە حامورابی هەیە کە 282 مادەی قانونی نووسیوە 17 قەڕن پێش میلاد لەبەرەوە لە هەموو دنیاە کە باسی عێراقەکرێ بە یەکێک لە وڵاتە مێژووی و وڵاتە حەزارەکانی زۆر گەورەی دنیادا ئەندرێ حەیفە عێراقیەکان نەتوانن بەباشی بە یەکەوە ژیان بکەن لە نێوان خۆیانە واقعەکە وایە کە ئێمە مەسیرمان بەیەکەوە بەستراوە لە ڕووی نەتەوەییەوە عەرەب و کورد و تورکمان و ئاشووری لە ڕووی دینیەوە مسلمان و مەسیحی و سابئی و ئێزیدی و کاکەیی و زەردەشتی و هەموو دینەکانی تر لە ڕووی مەزهەبیەوە دوو تایفەی گەورەی ئیسلام کە سونی و شیعەیە مشتەرەکات زۆرە لە نێوانیانە پێویستە ئێمە هەمومان بەیەکەوە بژین پێویستە هەر کەس خصوصیەتی پارێزراو بێ و ڕۆسەتیش با بە بەرامبەرەکەی کاتێکە
لە کۆمەڵ هێشتا ڕای جیاوازی هەیە ئەمە طبیعەتی بەشەریە ئەبێ بەیەکەوە بژین وڵات و نیشتیمان بێ بە هەدەفی ڕئیسی کە ئێمە هەمومان خزمەتی وڵات و نیشتیمان بکەین دوای ئەوە ئەوانە بمێنەوە بۆ ئازادیەکان هەڵک ئازاد بێ لە شتانەی تریا بەمەرجێ بەم ئازادیە ئازاری بەرامبەرەکانی نەدات. ئەمە باز لە چارەسەری ئەم کێشەیە دەکرا کاتێکە وڵاتی هجووم دەکاتە سەر ینی باز لە چارەسەری ئەم کێشەیە دەکرێت بڵین ئەم بردومانانەی سوپای تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان تەنانەت بینیمان چەند ڕۆژی دواتری چەند هێرشێکی دیکە کرایە سەرخاکی هەرێمی کوردستان ئەنی بەردەوام دەبن عێراق دەیەوێت چی بکات بۆ چارەسەری ئەم کێشەیە؟ واللهی ئێستا باشترین هەنگاو ئەوەیە ئێمە جارە لەم کێشەیە دەرچین و حکوومەت تەشکیل بێتەوە جارێکی تر لەم قەلقیە دەرچین هەڵبەتە ئەوە واجبی حکوومەتە کە ئەبێ هەموو ڕێگاکان بگرێتە بەر بۆ دانیشتن و بۆ لێک تێگەشتن و بۆ تەفاهم و بۆ پاراستنی خاک و نیشتیمانی خۆی هەموو ڕێگاکانی دیبلۆماسی و تەنانەت دیفاع لە خۆشی ڕابگەیەنێکە کەس ناتوانێت هجوومم کاتە سەر کەس ناتوانێت خاک و نیشتیمانم لێ داگیر بکە یعنی حەقی دیبلۆماسی گرنگە بەکاری بێنی بۆ ئەوەی بتوانانی کێشەکان حەلکەی بەڵام لە نەتیجەی نهاییە تۆ وڵاتی تۆ ئەتوانی دیفاع لە خۆت بکەی لە ڕووی عسکەریشەوە نابێت کەس بتوانێت بێتە سەر خاک و نیشتیمان و وڵاتت وەکو چۆن بەرامبەرەکەت ئەوەی قوبوڵ نییە کەس بە عسکەری بچێتە سەری منیش هەر قوبوڵم نییە جینا ئێمە چۆن نەتوانین سیادەی خۆمان پارێزین. من سپاسی جەنابتانەکەم عومەر بەرزنجی بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق کە بە شوێکی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئامادەبوونتان.